باشە ئەوە؟ بەڵێ ئامادەی؟ بەڵێ. فەرموو. شادی خان، خۆشەویستی من و ڕێحان هێندە گەورە بوو، هێندە پاک بوو کە بە هیچ شتێک وەسف ناکرێت. خۆشەویستی من و ڕێحان وەکو داستانەکانی نێو کتێبەکان بوو، وەکو مەموزین بوو، وەکو شیرین و فەرهاد بوو. خۆشەویستی ئێمە وەکو هەندێک لە گەنجەکانی ئێستا نەبوو، لە پشتی مۆبایلێکەوە خەریکی خۆشەویستین. خۆشەویستی ئێمە ئەوەندە جوان بوو، ئەتوانم بڵێم عەشقی ئێمە ئەوەندە پیرۆز بوو کە وەکو با بڵێم کوردانە بوو، بە کەرامەت بوو. جوانی ئەو عەشقە پێناسە ناکرێت، وەکو ئەو شعرانەی ئێستا نییە لە پشتی مۆبایلەوە بۆ یەکتری بنێرن. عەشقی ئێمە ئەوەندە جوان بوو، وەکو شعرە جوانەکانی عەبدوڵڵا پەشێو، نالی، بێکەس. ئەی ئێستا ڕێحانخانی خۆشەویستت لەکوێیە؟ لە ماڵەوەیە، خۆی بەند کردو. بۆ؟ منیش نازانم. ئاخر چ ڕووداوێک ڕووی داوە هەتا وەکو خۆی لە ماڵەوە بشارێتەوە یا خۆی زیندانی بکات؟ منیش ئەمەوێ ئەوە بزانم. تەنانەت قسە لەگەڵ توانە ناکات؟ کاتێک منیش ببینێ زیاتر تێک دەچێت. چەندێکە قسەتان نەکردووە؟ 3 مانگە. شادی خان، خۆشەویستی ئێمە بۆ شوقە و ئەپارتمانەکان نەبوو، لە ڕوحەوە یەکتریمان خۆش دەویست. بەڵام ئێستا ئەو وای لێ هاتووە. ئاخر سەیرە شتی وات چۆنە بێت؟ ئەوە بووتیان جادووی لێ کراوە. بەڵام لە مامۆستایەکی ئاینی زۆر بەڕێزم پرسی، وتی جادوو بوونی نییە، ئێمەیان لێ کرد. شادی خەڵک بەخیلە، خەڵک زۆر بەخیلە. ئەو کامێرەیە لابە،